هاوکاری یەکتری. ئاینی پیرۆزی ئیسلام گرنگێکی زۆری بە بەرزکردنەوەی گیانی هاوکاری یەکتری داوە. زۆرینەی بنەما شەرعیەکان هاندانن بۆ پێکەوە ژیان و هاوکاری یەکتری و جێبەجێکردنی ئیحتیاجی یەکتری. ژیانی کوردەواری ئێمە کە بەرەنجامی کارلێک و کاریگەری شریعەتی ئیسلامە لە هەموو بوارەکانی ژیاندا هاوکاری یەکتری دەبینرێت و خەڵکی ئێمە بۆ هاوکاری یەکتری بێقوسوور بووە. ژیان بەبێ هاوکاری ئەوانی تر و نزیک زۆر ئەستەمە. نەک مرۆڤ بەڵکو هیچ ڕۆح لەبەرێک نییە پێویستی بە هاوکاری ئەوانی دیکە نەبێ. ئەگەر وەکێک لەبەرچاو بگرین سەوز نابێت بەبێ ئەوەی زەویەک بۆ سەوزبوونی هەبێ و خۆر و ئاو و هەوایەکی پێویستە تاکو و نەشونومای پێ بکات. با بپرسین ئایا هاوکاری بە مانای چی؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. دیارە هاوکاری کردن مطلوب و داواکرا و مەقصودی سەرەکیە لە پەیوەندی نێوان مرۆڤەکاندا وەکەوەی کە خوای پەروەردگار ڕێنمونی کردوون و هەر بۆ ئەوەش خەڵقی کردوون لە پاش پەرستش و عیبادەتی خۆی کە هاوکاریکردنیش هەر دەبێتەوە بەشێک لە پەرستش و عیبادەت و ئەجر و حەسەنات. بەڵام زۆر مەطلوبە و لەلای خوای پەروەردگار بەگرنگ لە دەقە قورئانیەکاندا و لە فەرمایشتەکانی پێغەمبەردا صلی الله علیه وسلم هاتووە. بە نمونە خوای پەروەردگار لە قورئاندا کە باسی تەعاون و هاوکاری نێوان ئینسانەکان دەکات پێشی خواپەرستی و پەرستشی خۆشی دەخات. خوای پەروەردگار لە قورئاندا دەفەرمێ وتعاونوا على البر والتقوى لولا شەو لە بەرامبەردا ولا تعاونوا على الإثم والعدوان. ئێوە هاوکاری یەکتر بکەن لەسەر چاکە و چاکەکاری و بەدەمەوە بوون لەگەڵ یەکتردا. بر لێرەدا لە ئاەتەکەدا بە معنای ئەو چاکە و حەسەنات و چاکەکاری و بەدەمەوە بوونەیە کە تۆ لەگەڵ هاو ڕەگەزەکانی خۆتدا لەگەڵ ئینسانەکاندا بەبێ جیاواسی. چونکە پەیوەندی نێوان ئینسانەکان بنەمای پەیوەندی نێوان ئینسانەکان لەسەر بنەمای ئینسانی بوونیانە دوور لە هەموو ئایدۆلۆژیا و معتەقەداتێک، یعنی لە دەرەوەی ئایدۆلۆژیا و معتەقەدات. چونکە لە ڕابردوودا زوڵم زۆر لە ئیسلام کراوە لەسەر ئەوەی کە برایەتی و هاوکاری و تەبایی کورد هەڵهێنراوە لە نێوان خۆیاندا، بەڵام ئەوە بە نەسی قورئانی ڕەت کراوەتەوە. پەیوەندی ئێمە لەگەڵ ئینسانەکانی ترا لەسەر ئینسانی بوونمانە بەر لەوەی کەوا هاودینی بوون بێ یان هاوزمانی بوون بێ. چونکە خوای پەروەردگار فەرمێ وتعاونوا على البر والتقوى. هیچ قەید و شەرتێکی دانەوە ئەم بێڕە تەنها لەگەڵ ئیماندارایە نەخێر. والتقوى تەقواکەش کە خواپەرستیە بریتیە لەو شتانەی کەوا لە دروشمەکان و لە شەرائعدا کە پەرستشی خوای پەروەردگار دەکرێت خراوەتە دوای بڕەوە کە پەیوەندی بە چاکە چاکاری نێوان ئینسانەکانەوەی. ئەمە هەر لێرەش داوانیە. خوای پەروەردگار لە شوێنێکێتردا لە سوورەی ئالی عیمراندا دەفەرمێ كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله. ئێوە باشترینی ئومەتێکن أخرجت للناس، ناس بە ئیماندار و بە بێ ئیمانیەوە، بە پیا و بە ئافرەتیەوە، بە هەموو ئەجناسەکانیەوە، بە هەموو ئایدۆلۆژیا و بیر و باوەڕەکان و شوێنکەوتەکانی ترەوە، شوێنکەوتی ئاین و بیر و باوەڕەکانی ترەوە. ناس كنتم خەیرە، خەیربوونی ئێوە لەوەدایە کە خەیرن بۆ خەڵکی. جا باشە ئەگەر من خەیری مادی و معنەویم نەبێ بۆ خەڵکی ئەو چۆر ئەتوانم ئەو ئاەتە بەرجەستە بکەم و تێمدا ڕەنگ بداتەوە کە من خەیرە ئومەتم. ئەگەر ئومەتی پێغەمبەر وەکو مسلمانان و ئەوانەی کەوا ئومەتی استیجابن و جوابیان وەڵامی شەهادەی تەوحیدیان داوەتەوە، ئەگەر نەیسەلمێنن لە ڕووی سلوک و هەسوکەوت و بەدەمەوە بوون و هاوکاریکردنی خەڵکی لە ڕووی مادی و معنەویەوە لەگەڵیاندا چۆن دەتوانن بیسەلمێنن کە ئەوان خەیرە ئومەتن. پاشان تەأمرون بالمعروف هەر لە دوای ئەوە هاتووە هەموو فەرمان بە چاکەیەک بۆ خەیری خەڵکیە،
بۆ ئاشتی خەڵکیە، بۆ خۆشگوزەرانی خەڵکیە، بۆ ئاسوودەی خەڵکیە، بۆ ئازادی خەڵکیە، بۆ پاراستنی کەرامەت و ناموسی خەڵکیە، بۆ پاراستنی ماڵی خەڵکیە. هەموو ئەمر بە مەعروفەکان هەر هەمووی بریتە لەم شتانە بۆ خەڵکی، نەهی لە منکەرەکانیش هەمووی دوورخستنەوەی دژەکانیانە لە خەڵکی. باش ئەوەی کە دژی ئازادێ، دژی کەرامەتیان، دژی ناموسیان، دژی ماڵیانە، دژی ئاسوودەییان، دژی خۆشگوزاریان، دژی مستەقبەلیانە، دژی ماف و حقوقەکانیانە. باشە هەموو ئەو شتانە لە بابی منکەر. پاشان دەفەرمێوە تؤمنون بالله، کەوا بوو ئەوە بە نەسی ئاەتی قورئانی لەسەر ئێمە واجبەکەوە گرنگیمان بە هاوکاریکردن و تەبایی بوون لەگەڵ خەڵکدا و خۆشگدابینکردنی خۆشگوزارانی بۆ خەڵکو و هاوشانکردنەوەی فەقیر و فوقەڕاکان بە تایبەتیوانی کە منکوبن، ئەوانەی کەوای هاوشانکردنەوەیان هاوسانکردنەوەیان لە ژیاندا، لە کەرامەتدا، لە ئازادیدا، لە بژێویدا. ئەوە حەقیەکە بەسەر موسڵمانانەوە لە ئەولەویاتی دین و عەقیدە و بیر و باوەڕێ و عیبادەت و پەرستشیانە. لە ڕاستیدا هاوکاریکردن یەکێکە لە بنەماکانی برایەتی موسڵمانان بەیەکەوە. یعنی بەبێ هاوکاریکردن بەڕاستی ئەتوانین بڵێن تەبایی نێوان موسڵمانانەوە کۆمەلگا بەگشتی بەرەو ئەوە چێکە پچرانێکی تێبکەوێت، شێوازێک لە دوورکەوتنەوە، شێوازێک لە چۆنەڵێ دڵبەیەکەوە نەبوونی تێبکەوێت. ئەگەر تەماشا بکەین بەڕاستی لە ڕاستیە خۆی بۆ خۆی هاوکاریکردن ئەو کەسێکی هاوکارە، کەسێکی دەستبارە بۆ خەڵکی، هەمیشە کەسێکە خاوەنی چۆن ڕێز و حورمەتێکە، چۆن ئەتوانی بڵێن بەرگێکی کەرامەتی لە بەرایە، هەمیشە کەسێکە دیارە، هەمیشە کەسێکە خۆشەویستە لە ناو خەڵکیە، وە کەسێکە خۆشی بۆ خۆی لە ژیانی خۆیە کە بڵێن وەکو هاوکاری، کەسی هاوکار یان هاوکاری بەعام ئەگەر باسی بکەین، یعنی تەماشاکی خاوەنی چۆنڵی دەرونێکی ئارامە، دوورە لە قەلق، دوورە لە ترس و دڵە ڕاوکێت، دوورە لە هەرچی شتێک کە بێتەمایی لێڵکردنی ئاوی سازگاری ژیانی. چونکە ئەم کەسێکە کە بەڕاستی هاوکاری بۆ خەڵک کردەوە، یارمەتی خەڵکیەوە دەستبار بووە. ئەگەر تەماشا بکەین خەدیجە کاتێ ڕەحمەتی ڕزای خوای لێبێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دێتەوە ماڵەوە و جانی ئەلەرزێ و شتێکی ناوازێ و غەریبی بینیوە و لێی ترساوە، خۆ پێی ناڵێت تۆ خۆ تۆ نوێژەکەی، خۆ تۆ خواپەرستی، کاتە ئەوە نەبووە. پێڵێ ئینەکە لە تەصیل الرەحم، تۆ کەسێک تۆ بە هیچ شێوەیەک تووشی ئەو شتانە نابی، تووشی ناڕەحەتی چەرمەسەری ژیان نابی، تووشی ترس و ئازار نابی. خوای گەورە تووشی ترس و ئازار و لەرزە ناکە، بۆ چکە تۆ کەسێکی دەستباری بۆ خەڵکی، سیلەی ڕەحمەت هەیە بۆ خەڵکی، نەک بۆ موسڵمان. خۆ کاتە موسڵمانان نەبوون وەکو موسڵمان. ئەبینی ئەم پێغەمبەر صلی الله علیه وسلم هاوکار و دەستباری کۆمەلگاکەی خۆی بووە. کەسێک بەرە ناو کۆمەلگاکەیە کە مادەم کەسێک وابێت، ئەوەتە ئەو شتانە خەدیجە ڕزای خوای لێبێ ئیخاتەوە بەرچاوی، دەڵێ تۆ مادەم کەسێکی وای بێخەم بەلەوەی کە تووشی ئەزیەت و ئازار و ناڕەحەتی نابی. مەسەلەی هاوکاری و ڕۆحی هاوکاری لە ئاینی پیرۆزی ئیسلامدا ئێمە نەسمان هەیە. خوای گەورە و پەروەردگار بەعام هاوکاری کە باسەکە فەرمێ وتعاونوا على البر والتقوى، هاوکاریکردن لە ناو خۆمانە لەسەر ئیش و چاکە و ڕێنماییکردنی یەکتر و دەستگرۆی یەکردنی یەکتر بۆ ئەوەی کەوا بۆ چاکە و بۆ چاکەکاری. جاری وا هەیە مادیە، جاری وا هەیە معنەویە. ئەمە لە ئاینی پیرۆزی ئیسلامە زۆر تەکیدی لەسەر کراوەتەوە. ئەتوانین بڵێن لە ئەوەڵەوە بۆ ئاخر باسی ئەم شتانەکە، تەنانەت شعائرەکانی دینی ئێمەش وەکو نوێژ و ڕۆژ و ئەمانەی کە خوای گەورە فەرزی کردووە لەسەر ئێمە، واجب و پێویستی کردووە لەسەر ئێمە، بۆچیە؟ بۆ دامەزانی ئەم پایانەیە. خوای پەروەردگار کە ئینسانەکانی دروست کردووە بە بێنیاز دروستی نەکردوون لە یەکتری، هەمومان پێویستمان بە یەکتری هەیە. بۆی خوای پەروەردگار فەرمێ وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. ئێوە یارمەتی یەکتری بدەن، دەستگیرۆی یەکتری بکەن لە هەرچی چاکەدا هەیە، لە هەرچی پیاوەتیدا هەیە. مرجنی ئەو چاکەکردنە تەنها بە مادی بێ، کابرا یارمەتی فەقیرێک بدا، لەوانەیە بە قسەیەک، لەوانەیەک بە سڵح و ئاشتەواییەک، بە هەرچی دڵی بەرامبەرەکەت پێخۆش بکە، بە هەرچی پێداویستی و احتیاجی برا مسلمانەکەت پڕ بکاتەوە جێبەجێ بکە. ئەوە بەر ئەوە ئاەتەی خوای پەروەردگار ئەکەوێ. و ئینسانی مسلمان هەمیشە هەوڵ ئەدا کە دەستگیرۆیی برا مسلمانەکەی بکە
و ئەوەیش لای خۆی پەروەردگار بە ئەجر و پاداشتێکی زۆر بۆمان ئەنووسرێ. زۆر لە ئاەتەکانی قورئان لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم باس لە دەستگیرۆیی برا مسلمانەکەت ئەکا، حتا پێغەمبەر صلی الله عليه وسلم وا باسی کردووە کە پێی خۆشترە لەوەی کە دەستگیرۆیی برا مسلمانەکەی بکە، احتیاجی برا مسلمانەکەی پڕ بکاتەوە لەوەی کە ئیعتیکاف بکە لە مزگەوتەکەی خۆیدا، کە مزگەوتەکەی هەر نوێژێک بە هەزار نوێژە لە غەیری مزگەوتەکانی تر، یان ئیعتیکافکردن هەمووی بە عیبادەت، حتا گەر ئینسان بشقەوێتیایە داش بنیشێ بخواتەوە بە عیبادەت بۆ ئێنووسرێ. پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام دەستگیرۆیی برا مسلمانەکەی لەوە پێخۆشترە. بۆی ئینسانی مسلمان هەمیشە هەوڵ ئەدا دەستی برا مسلمانەکەی بگرێ و یارمەتی برا مسلمانەکەی بدا، و لە هەر شوێنەکە پێویستی ئەو شەیدایانە خزمەتی ئەو برا مسلمانی ئەکا. هاوکاریکردن تەعاون لە ئاینی پیرۆزی ئیسلام گرنگێکی خۆی هەیە. تەعاون هاوکاری بە معنایەکی فراوان واتە مرۆڤەکان لە خەمی یەکا بن، بەدەم یەکەوە بن، دەستبار بۆ یەک بگرن، یارمەتی یەکتری بن، کار بۆ یەکتری ئاسانکەن، لە جانیبی معنەویە بێ و چ لە جوانیبی مادیە بێ، دەستباری یەک بکەن، هاوکاری یەکەن، بەدەم یەکەوە بن، کارەکان بۆ یەک ئاسانترکەن، بەدەم یەکەوە بن، لە خەمی یەکا بن. بە شێوەیەکی گشتی ئەمە معنای تەعاونە، معنای هاوکاریە. دیارە ئەمەش ضرورێت و تایبەتی خۆی هەیە، بەڵکو ئەرکێکی پیرۆزی مرۆڤی مسلمانە، وەکو قورئان داوای کردووە فەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. کاما بێت صفتێکی دیاری مرۆڤی مسلمان بێت لە هەموو کات و سەردەمێکە. ئێوە هاوکاری یەکتری بکەن لەسەر چاکە، لەسەر لە خواترسان، هاوکاری یەکتری بکەن لە شتە جوان و چاک و باشەکانە، هاوکاری یەکتری بکەن لەسەر ڕێگەی دینداری و خواناسی، و دوورکەونەوە لە هاوکاری یەکتریکردن لەسەر خراپە و گوناه و تاوان. کەواتە ئەوەی پێی بڵێ چاکە، ئەوەی پێی بڵێ خێر بۆ مرۆڤ، بۆ دنیای بۆ قیامەتی، بۆ خۆشبەختی دنیای بۆ قیامەتی، ئێمە مەطلوبە، ئێمە داوامان لێکراوە بەدەم یەکەوە بین لەو بوارە هاوکاری یەکتری بکەین، و ئەوەش زەرەر و زیانی بێ بۆ دینمان، بۆ دنیامان، ئەبێتە مایی نائومێدی دنیامان، ئەبێتە مایی بەدبەختی دنیامان، خراپە بۆ دنیا و بۆ قیامەتمان. ئیسلام ئەڵێ لەوا دەستی یەک بگرن، مێڵن بەرەو خراپە مەچن. کەواتە پێویستە ئێمە لەسەر بشانمان هەموو لایەکمان هاوکاری یەک بکەین، بەدەم یەکەوە بین، و کار ئاسانی بۆ یەک بکەین، دەستبار یەکتری بکەین، وەکو عەرزم کردن چ لە بواری معنەویە بێ، ئەگەر بە قسەیەکی خۆشیش بێ، بە ئامۆژگاریەک بێ، بە ئیستیشارەیەکیش بێ، هاوکاری یەکتری بکەین، ڕێیەک پیشان دەین بۆ کارێکی باش و چاکتر. چ بواری مادی بێ لە خەمی یەکا بین، بەدەم یەکەوە بین. ئەمەمان کرد ئینشاءالله صفتێکی جوانی ئیسلامەتیمان بەرجەستە کردووە لە خۆماندا. وەکو ئاماژەمان پێدا، کۆمەڵگای ئێمە لە ڕابردوودا و لە سەردەمی ژیانی کلاسیکدا ئەو کاتێک کە ئامێرەکان سادە بوون و ڕایکردنی کارەکانی زیاتر پێویستی بە باز و مرۆڤەکان هەبووە، گیانی هاوکاری زۆر بەرز بووە. بەردەوامیش مامۆستایانی ئاینی خەڵکیان لەسەر هاوکاری یەکتری هانداوە، بۆیە ژیانی ئێمە لە ئاسێکی ڕۆحی و معنەویەوە بیگرە تا دەگاتە پێوەرەکردەیەکان و تەنانەت خۆفیداکردن لە پێناوی یەکتریدا ئەبینرێت. ئێستاش کە ئاستی ژیان ئاڵۆز بوو و مرۆڤەکان زۆرتر بۆ خۆیان ئەژین، هاوکاری یەکترکردن ئاسێکی باشی هەیە و پرۆسەی هاوکاریکردنی یەکتری کۆتایی نەهاتووە. با بپرسین بەڕێزان مامۆستایانی ئاینی، ئێوە ئاستی هاوکاری ئەم کۆمەڵگایە چۆن دەبینن؟ کۆمەڵگەی ئێمەش وەکو کۆمەڵگای هەموو بەشەریەت ئەتوانین بڵین شتەکانی بەنیسبی دابنین. هەرچەند من بە قەناعەتی خۆم پێم وایە لە ڕابردوودا بە تایبەتی هاوکاریکردن و بەدەمەوە بوون لە ئاستێکی زۆر باشدا بووە. ئێستاش سەرڕای ئەم قەیرانە ئابووری و ئەم قەیرانە سەپێنرا و قەیرانە دروستکرا و قەیرانە خۆڵقێنراوە، یعنی تا ڕادەیەک خەڵک هەر زۆر زۆر باشە. هەرچەندە خەڵک دەتوانێت باشتر بێت، دەوڵەمەندەکان دەتوانن لەوە باشتر بن کە هەن، ئەوانەی کە خوا پێداون ئێستاکە دەسەڵاتەکانێت دەتوانن لەوە باشتر بنکەن. وەک چۆن ئەوانەی کە خۆڵقێنەری قەیرانەکەن دەتوانن ئەمە نەکەن، دەتوان ئەو خەڵکە تووشی ئەو هەموو نەهامەتی و ناڕەحەتی و میحنەتە نەکەن.
وەک دەوڵەمەندەکانیش دەتوانن تەسامحیان هەبێ زیاتر لێبوردنیان هەبێ زیاتر بەخشندە بن زیاتر لە ئێستادا بەزەیان بێتەوە بە خەڵکیدا زیاتر لە ئێستادا دەست بدەنە باری لاری خەڵکو و باریان لەگەڵدا ڕاست بکەنەوە چونکە دڵنیا بە قۆناغێکە ڕەنگە مدەیەکی زۆر کەمیش بێ هەر بە گەشتبینیمان هەر وەکو ئێمە گەشتبینین بەخوای پەروەردگار فإن مع العسر يسرا هەر لەگەڵ تەنگانەدا ئاسانکاری و ئاسانی و فەریحی دێت لەبەرەوە شتێکی زۆر کاتێ ئیبتیلایە هەم بۆ ئەو کەسەی کە فەقیر بووە نەفسی بەرزتر بێ خۆڕاگرتر بێ هەم بۆ ئەو کەسەشی کە دەوڵەمەندە ئیبتیلایە شتێکی کاتێ لەوە چێ ساڵێکی تر ئەم کاتانە خەڵک بانگ بکە پارەی بداتێ بڵێ وڵا کاکە من زەکاتم پێناشی ئەوەی کە ئەمڕۆ داوای زەکاتی لێکا بڵێ وڵا کاکە من سەدەقەم پێناشی وڵا لێتی وەرناگرم بۆچی من نابەوێ یعنی من زۆر گەشتبینم کە وای شەو شتێکی زۆر ناسکە و شتێکی زۆر کاتیە لەبەرەوە هەمومان لە ئیبتیلا و تاقیکردنەوە چ ئەوەی کە فەقیرەکە ئەوە تەنگی پێڵچنیوە چ دەوڵەمەندەکەش کە وایە هەر بە هەمان شێواز خەڵکی فەقیر تەنگیان پێڵچنیوە لەبەرەوە ئومێد دەکەم ئینشاءالله ئێستا باشە بەڵام دەتوانین باشتر بین لە ڕابردووە زۆر باشتر بووین هەست دەکەم دەوڵەمەندەکان ترساون زۆر ئەوانەی کە خوا پێداون زۆر ترساون جۆرێک لە ترس دایگرتوون لە مستەقبلێکی خراپتر لە ئایندێکی خراپتر بەڵام مستەقبل هینی ئێمە هی خوای پەروەردگارە لێگەڕێین ئێمە بە گومانی باش مامەڵە لەگەڵ خوای پەروەردگار حوسن زەنمان بەخوا بێ خود لەجێ خوای گەورە لەجێ حوسن زەنی ئێمەدا دەبێ ئێمە چۆن گومانی باش بەخوا ببین خوا ئەوە بێ لەگەڵمانە چ وەکو تاک چ وەکو کۆمەڵگە وەکو تاکمان ئەومان کە هەمانە بڵین خوا دەروی خێرمان لێ دەکاتەوە بۆشمان قەرەب بوو دەکاتەوە ئەم تەنگانەوە ڕەحەتشمان لەسەر هەڵەگیرێ فعلەن خوای گەورە لە جێگەی گومانی باشی ئێمەیە بە پێچەوانەشەوە خوا پەنامان بدە ئەگەرێ خوای گەورە یعنی گومانی خراپ بەخوا بین کە لە مسلمان ناوەشێتەوە یان بە هەڵسو کەوتمانە بیسەلمێنین کە ئێمە گومانی باش بەخوا بین و پێشبینی قەیرانی گەورەتر و قات و قڕی و چیوانەکەین یعنی ئەوش لە ڕووی عملیەوە هەر جۆرێکە لە گومانی خراپ بردن بەخوای پرگا بە ئەگەر تەلەفوزێکی پێنەکەن و بە دەربڕین دەریشی نەبڕن بەڵام عملی واقع عملیان دەلالتە لە گومانی خراپیان بەرامبەر بەخوای پرگا بە تایبەتی لە کاتێکە کە بەخیلی ئەکەن و ئەیگرنەوە ئیشارنەوە خۆی بەپێی زەمان و زروف یعنی زەمان و کاتەکانە گۆڕێ زەمانەکەی ئەگەر تەماشا بکەین لە ڕەمەزانە خەڵکی زیاتر تەشجیع بن زیاتر ئەکرێنەوە زیاتر چۆن ڕوحی هاوکاری جانی تەبا هاوکاریان زیاتر ئەبێت بەڵام من ئەوەی ئەبینم ئەلحەمدولیلا ون هەست دەکەم لە کۆمەڵگەی خۆمانە بەڕاستی بەگەشتبینیەوە ئێڵم هەست دەکەم باشە خوا بەزیابێت چونکە تۆ بڕم لە نەخۆشێک دەبێت لە خەستەخانەیەکە چەنەها کەس ئامادەی خوێنی بداتێ لەسەر جادە سیارەکەت پەکی ئەکەوێ چەنەها کەس ینی ئەبینیم یارمەتی بێم چیەتی ئیشت کرد ینی ئەمە خۆی بۆ خۆی ئەلحەمدولیلا ڕوحی تەعاونە بەڵام بە تایبەتیش لە ناو موسڵمانان ئەگەر بەگەشتی سەریکردن لەو موسڵمانیشە ئەبێ زیاتر و زیاتر بێ بەڕاستی من واست دەکەم هێشتا ماوێتی بەڵێ گەشتبینم لەوە ڕۆ لە کۆمەڵگەی خۆمان ئەلحەمدولیلا هێشتا کۆمەلگایەکە پڕیەتی لە هاوکاریکردن و تەبای ینی دەستباری یەکتری گرتن من جارجار گلەیم هەیە لە مسلمانان کە هێشتا نەگەشتنەوە ئەو ڕادەیە بەڕاستی ئەوەی کە پیاوانی خوا صلی الله علیه وسلم چەند جار بەگوێی مسلمانانە ئەدرێ کە فەرمێ ئەگەر من بۆ نمونە بە حاجە و پێویستی برایەکەم و مسلمانێکەوە بڕۆم پێم خۆشتر لەوەی کە بۆ نمونە مانگی عیبادەت بکەم یان 6 ڕۆژ عیبادەت بکەم اعتیکاف بکەم لە مزگەوتێکە ئەمە بەڕاستی ئەگەر تەماشای بکەی زۆر گەورەیە ینی ناوەخنی ئەم فەرموودەیە زۆرتی گەورە لە خۆ ئەگرێ یعنی تەماشاکە ئینسانێک گەورەترە یان چوارچێوەی مزگەوتێک یعنی تۆ تەماشاکە ئێستا بۆ مزگەوتێک من زۆر جارە گلەیم کردووە بۆ مزگەوت داوا بکەی بڵێ فلانشتمان لە مزگەوت نوقسانە تەماشاکی خەڵکێکی زۆر بەدڵێکی فراوان بە دەستێکی کراوە زۆر بەرەوڕ دێن بەڵام ئەگەر بڵێ فلان مسلمان محتاجە پێویستی بەوەیە ئەگەر بیشی کات تۆزێک بە قورسی بە ناڕەحەتی بە گومانەوە یان بە کەمی ئەیدا ئەگینە بەڵام لە ڕاستیان ناویواوێ وەلەقەد کەرڕەمنا بەنی ئادەم لایەکی تریشەوە کاکە پێغەمبەری خوا کە سەڵسەڵمە فەرمێ خوێنی ئینسانێکی مسلمان گەورەتر لە کەعبە یعنی خوێنێکی برێژی تەنها خوێنی برێژی بەڵێ ئەوە لە حەدیسەکە وایە بەڵام لە معنای تریە یعنی ئینسانەکە بەڕێسترە لە کەعبەیەک ئینسانەکە بەڕێسترە گیانی ئەم ئینسانە خاوەنی گیانە خاوەنی هەست و شعور و نەستە خاوەنی هەست و سۆزێکە
ماڵ مناڵێکی هەیە محتاجە پێویستی هاوکاری پێویستی بە هاوکاری هەیە ئەوە گەورەتر لەوەی کە مزگەوتێک لەسەر شتێک پێکی ئەەکەی وابزانی کە ئەم مزگەوتە زۆر گەورەتر لەوەی کە تۆ یارمەتی برا مسلمان کردی نە هێشتا مامانە بۆ ئەو مەسەلە والله ئەوەی ئێمە تێبینیمان کردووە یعنی لەخوا بە زیاد بێ زۆر باشە یعنی لە زروفێکدا ئێستا لە کوردستانی ئێمە و لەم هەرێمە ئێمەدا کە ئەگوزارێ بەسەر ئەمە خەڵکە ئێمە تێبینیەکەین خەڵکی ئێمە زۆر خەڵکێکی عاتفیە ئەم عاتفێشی بەڕاستی لە مەسلەی دینداریەوەیە لە مەسلەی دینداریەوە خەڵکانێکی زۆر باشن یعنی ڕۆحی هاوکاریان دەستگرۆی یەکتریان چاودێری یەکتریان لە زۆر ئاستەکانە باشترە ئیتر چ مادی بێ جاری وایە شتەکان هەر ئێمە قەتیس نەکەینەوە لە هاوکارە لەسەر مادی و ئەمانە مەسەل جاری وایە ئێمە مەسەل سێرەکەی خەڵکانێک پرسیارەکەن فڵان کەس دیار نیە فڵان کرد نەخۆشە بچین سەردانی بکەین مەسەل کەسێک کە ئەمرێ بۆ سەر قەبران و کۆمەڵە شتانی تر مەسەل جاری وایە کابران نەخۆشە بۆ عیلاجێک کۆمەڵی خەڵک هەڵەسن مەسەل عیلاجێکی بۆ دابینەکەن حتا مەسەفی برنە دەرەوەی بۆ ئەکەن کۆمەڵە شتانێگێ ئەم شتانە لە ناو کۆمەڵگەی ئێمەدا لەخوا بەزیابی حتا ئێسەیش زۆر باشە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئونصر ئەخاکە ظالما ئەو مەظلوما ئەفەرمێ تۆ پشتی براکەت بگرە چ زاڵم بێت چ مەظلوم بێ ئازیانکە قوربان ئەگەر مەظلوم بێ ئەوە پشتی ئەگرین یارمەتی ئەین ئەگەر زاڵم بێ فەرمی دەستی بگرن مێڵن زوڵم بکە مێڵن زوڵم بکە ئەمە بۆ خۆی یارمەتیە بۆچێ بۆ براکەتان و هەروەها لە زۆر دەق و لە زۆر نەسابوومان هەیە مەسە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی قەرزەکە ئەفەرمێ تۆ ئەگەر قەرز بێ بە کەسێک قەرزێکی بیتێ ئەم قەرزە بۆ مدە ئەیدەیتێ مەسەلا ئەو مدە ئەگەر بۆ مدەتی باڵ مانگێکە دوو مانگە ئەفەرمێت چەندە مدەکە بۆ داناوە خوای گەورە ئەندازی ئەو قەرزەی کە داوتە بۆ ئینسانە ڕۆژانە ئەوەندە خێرە بۆ ئەنووسێ مدەکەی گەیشت کابرا نەیتوانی بیاتەوە بۆ تازەکردەوە خوای گەورە بۆ دوو بەرابەرەکاتەوە ئەمە بۆ ئەوەی ڕۆحی هاوکاری لە بینی خۆمانە زیادکەن پێغەمبەر صلی الله عليه وسلم قسەیەک بۆ ئێمە ئەگەڕێتەوە فەرمێ لە سەردەمی زۆر کابرایەک هەبوو قەرزی ئەدا بە خەڵکی دەستگرۆی خەڵکیە کرد ئەڵام بەڵام ئەو کەس ئەوانەی کە عامیلی بوون کەوا باڵێن ئیشوکارەکان بۆ ڕاپەڕان ئەیوت ئەچنە بە دەرگای هەر کامێک لە قەرزارەکان ئەگەر وتی نیمە عەفویکەن تەخفیفیکەن مدەی بۆ درێژکەنەوە ئەڵێ ئەفەرمێ ئەو پیاوە مرد پاشان لە خەوا بینیان کە خوای گەورە عەفوی کردووە بەچی عەفوی کرد پرسیانە لەکرد بەچی عەفو کرای وتی وەڵا بەوەی کە لە دنیا تەسامحم بوو لەگەڵ خەڵکیان لە خەڵک ئەبورام خوای گەورە پەروەردگار فەرمی مادام تۆ لە دنیا لە بەندەکانی من بوراوی ئەوام ئێمەش لە قیامەتە لە تۆ ئەبورین لەبەرەوە کۆمەڵەشتانێکمان هەیە ئێمە ئەوەی کە لە دینە باس ئەکا بۆ ئێمە هانی ئێمەدا مادی و معنەوی مادی و معنەوی یعنی زۆر جاران ئێمە ئەڵێن جاری وایە دەستی براکەت بگرە لە شوێنێکە بۆ شوێنێکتر نەقڵی کە لە خراپەیەک و دەستی بگرە مێڵە خراپەیە بکە لە هەزاران دەفتەر دۆلار باشتر بۆ ئینسانەکە تۆ سەرفیکەی هەموو شوێنە موقعیت و کات و شوێنی خۆی هەیە الحەمدولله لە کۆمەڵگەی کوردیە هاوکاریکردنی یەکتری زۆر باشە هۆکارەکەی ئەوەیە کە الحەمدولله میلەتی کورد میلەتێکی مسلمانە هەڵقڵاوی ئەو بیرروبۆچیونەی لە ئیسلامەوەیە و گوێڕایەڵی فرمودەکانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم فرمودەکانی خوای پەروەردگارە بۆیە زۆر یارمەتی یەکتری ئەدەن تا ئیستاکە الحەمدولله زۆر باش بووە بۆ بێگومان لەمە دوایش هەروە ئەبێ و یارمەتی یەکتری و دەستگیرۆیی یەکتری ئەکەن سپاس بۆ خوا یعنی هەست پێیەکەین الحەمدولله کۆمەڵگەی کوردەواری میلەتی کورد لە دێرینەوە تا ئێستاشی لەگەڵاوێ ئەم سیفەتە سیفەتێکی جوان و بەرزە لە ناوی سیفەتی هاوکاری و بەدەمەوە یەکبوون و لە خەمی یەکبوونە و بە تایبەتی لە کات و ساتە نالەبارەکانە هەست ئەەکەین الحەمدولله ئەم میلەتە خێری زۆری تایە خەڵکێکی باشی تایە کە لە خەمی یەکە ئابن بەدەم یەکەوە ئەبن لە خەمی دەرەودراوسیانە ئەبن لە خەمی خزم و دۆست و خۆشەویستانیانە ئەبن هاوکاریانەکەن دەستیان پیانەوە ئەبێ ئەمیش دیارە وەکو بڵێ بە خەلفیەتەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە میلەتی کورد میلەتێکی موسڵمانە ئیسلامیش دینەکەشمان زۆر داوای هاوکاری لێ کردوین لەو منتەڵەقەوە میلەتی کورد الحەمدولله تا ڕادەیەکی باش لە بواری هاوکاریە زۆر باش بوون دیارە مامۆستایانیش هەمیشە کە تەوجیهی کۆمەڵگەیان کردو و کۆمەڵگەیان ئاراستە کردووە بەرەو خێر و چاکە و هاوکاریکردن هەمیشە لە منبەری مزگەوتەکانەوە گویان لە مامۆستایان بووە ئەو میلەتەکە والله في عون العبد ما دام العبد في عون أخيه هەر کەسێ لە یارمەتی دەری براکەیە بێ خوا لە یارمەتە دەری ئەو کەسا بێ یا
بۆ نمونە ڕسوول الله صلی الله عليه وسلم لە فەزڵ و گەورەی هاوکاری و بەدەمەوە یەکبوونە ئەفەرمێ ئەگەر من 1 ساڵ لە مزگەوتەکەی خۆما ئەعتیکاف بکەم هێشتا ئەوەم پێ باشترە بچم بەدەم برایەکی مسلمانمەوە کە ئیشی بە من بێ، یعنی بڕۆم قەزای حاجەی مسلمانێ بکەم، واتە مرۆڤێکی مسلمان حتا غەیری مسلمان مرۆڤێک پێویستی و احتیاجێکی بە من جێبەجێکرێت، چ احتیاجێکی مادی بێت چ معنەوی بێ، لەگەڵ یا هەستم بڕۆم ئەوەم بەلاوە خۆشەویسترە و خێرەکەی باشترە بۆ قیامەتم تا ئەوەی 1 ساڵ لە مزگەوتەکەی خۆیان لە مزگەوتی مەدینەی مونەوەرە ئیعتیکاف بکەم. ئەمە گەورەی ئەومان بۆ دەرەخا کە لەم ڕوانگەیەوە بووە میلەتی کورد ئەلحەمدولیلا کە تێگەشتووە لە ئیسلام گیانی تەبایی و خۆشەویستی و هاوکاری و بەدەمەوە یەکبوونیان تیا زاڵ بووە. ئەمڕۆشی لەگەڵا بکە مۆزعنا لەبارە هاتووە کە ئەلحەمدولیلا هەست ئەەکەی ناڵین زۆر بەرزە، بەڵام ئەلحەمدولیلا لە ئاستێکی باشایە، یعنی جێی ئومێدە کە ئیشاڵا بەرەو باشتری بڕوا لەگەڵ ئەو وەزعنا لەبەرەوە نەخوازراوەدا هەست ئەەکەین خەڵکانێک هەن تا ئێستا یعنی ئەو سیفەتە جوانەیان پێوە دیارە کە ئەگەڕێن کێ محتاجە کێ پێی داویستێکی هەیە لە خەمی خەڵکیان بەدەم کێشەکانی خەڵکیون. سپاس بۆ خوای گەورە، ئاستێکی باشە ئەلحەمدولیلا لە کۆمەڵگەی کوردەواریا کە هەست ئەکرێ گیانی هاوکاری و تەبایی ئەلحەمدولیلا زیندووە لەناو ئەم میلەتەدا، خوای گەورە زیاتری کات. ئەوەی گرنگە ئەوەیە چۆن ئەوەی هەمانە لە دەستی نەدەین و بەڵکو لە بیری زیادکردنی دابین، بەو مانایی ئەو کەمیە لە هاوکاری یەکتری بەکەم نەگرین و بیکەینە وێزگەیەک بۆ بەهێزکردنەوەی ئەو هاوکاریە بەرزەی کە لە ڕابردوودا هەمان بووە وەک سەرمایە. کۆمەلگای کوردی یەکێکە لە کۆمەلگا باشەکان و پەیوەست بە گیانی هاوکاری یەکتریەوە. ئەوەی زۆر گرنگە بریتە لەوەی چۆن منبەر و مامۆستایانی ئاینی دەتوانن زیاتر برەو بە گیانی هاوکاری خەڵکی ئێمە بدەن، بە تایبەتی لە ئێستادا کە زۆر زەرورە. کەواتە دەپرسین مامۆستایانی بەڕێز، ئێوە چی بە باش دەزانن بۆ ئەوەی لە داهاتوودا ئەو شتێک کە زۆر پێویستە و لە ڕیزی پێشەوەیەدایە لەوەدا هاوکاری یەکتری بکەین؟ لە ڕاستیدا ئێمە ئەگەر ئەم وەزع و دەرفەتە ئەم وەزع نەبووایە کە ئێستا خەڵک حاجەی زۆر بەلایەنە مادیەکەیە، ئەگەر نا هاوکاریکردنی خەڵک کورت هەڵ نایەت لەوەی کەوا تۆ بەس بەتەنها بە پارە بە مادە سەدی باڵێ حاجەی کەسێک بکەی. نەخێر، هاوکاریکردن لە تێکەڵاویەوە، لە سەردانی و تێکەڵاویەوە، لە بزەخەنەیەکەوە، لە ڕێز لێگرتنەوە، لە هەموو شتێکەوە دەست پێ دەکا. سەردانی نەخۆشە بەدەمەوە بۆم چی لە خەسەخانەکانە، تۆ چیتە ژوورێک لە ژووری خەسەخانەکانە بۆ لای نەخۆشەکەچی بەسەر ڕۆداهموو نەخۆشەکانە سەلام و عەلەیکوم دادەی گیانبارە براکەم، خوای گەورە شفاتامدا، خوای گەورە. ئەم دوعای لە هەموو شتێ پێ خۆشتە، لەو بتڵە خوێنە بەلایەوە دڵی خۆشتەکە بۆی هەڵواستە، لەو بتڵە ئاوە بەلایەوە دڵی خۆشتە بۆی هەڵواستراوە. باشە هەر دوعای وەڵا لە ئیفتارە لە بیرتان ناکەین دوعای خێرتان بۆکەین، لەو تاری جومعەداوە دوعای خێرتان بۆکەین، ئیشاءڵڵا لە سەفەری حەج و لە سەفەری عومرەدا دوعای خێرمان بۆ کردوون بۆتانەکەین کابرا بەقەدر هەموو دنیا پێی خۆش. ئەمە لایەنێکیان. لایەنێکی تریان ئەگەر بکرێ مەسەلەن ئێمە خەڵکە دەوڵەمەنەکان، خەڵکە خێرخوازە دەوڵەمەنەکان، یعنی بکرێ بیر لە پرۆژە بکرێتەوە بۆ ئەوەی تۆ پرۆژەیەکەکەی بە هەزاران فەقیر لی مستەفید ئەبێ. باشە وەک قسەیەکی جوان هەیەڵێ فەقیرێک ڕۆژە بە کابرایەکی ماسی گری وت ڕاوە ماسی ئەکرد، هەموو ڕۆژە ماسی ئەدایە، وتی کاکە هەموو ڕۆژە ماسیەکم مەدەرێ، فێری ڕاوە ماسیم بکە، ئەوەم بۆ من باشترە، بۆی بەدەستی خۆم ڕاوە ماسی بکەم. مەسەلەن ئەو پارەیەک بیر بکرێتەوە ئێمە ئەگەر حکوومەتمان هەبووە، ئەگەر مؤسساتی دینی کارا بواە لە وڵاتەدا، ئەوشکە طبعا لەژێر هەیمەنی ئەو دەسەڵاتە فاشی لەدایە. ئەینا ئەگەر مەسەلەن مؤسساتە دینیەکان کارا بوونایە، ئەیان توانی بیر لەوە بکەنەوە کەوا مەسەلەن پارەی زەکات بدەن بە مەشروعات، کۆ بکرێتەوە لە شوێنێک، پارەی سەدەقە مەشروعات بکرێ بۆ ئەوەی کەوا بکرێ بە پرۆژەیەکەوە بە هەزاران فەقیر ئیشی تێدا بکە. کار و کاسبی ڕۆژانێ هەم بەرهەمێنەریشە، هەم شتێکی بەرهەمێنەرە و ئیستیهلاکیش نییە، با بڵێن هەر بەزایەدان و هەر بخۆر و بەزایەدان بێ.
بەڵکو هەم بەرهەمیش دەهێنێ و هەم خەڵکیشی پێ دەبوژێتەوە لەبەرەوە دەکرێت یعنی بیر لەوە بکرێتەوە لە ئایندەدا مؤسساتە دینیەکان بە تایبەتی یعنی بیر لە ئاوا پرۆژانێک بکەنەوە باشترین سەرچاوی یارمەتیدانە فەقیر و هەژارانە خەڵکی توێژی فەقیرە بە تایبەتی و وەکو باسشم کرد لە ئێستادا بەڵام بۆ ئێستا بەڕاستی بۆ ئەوی دەچین لەم قەیرانە یان لەم تنگانە و ناڕەحەتێ بۆ فەقیرەکان ئەکرێ بە یارمەتی مادی ئەکرێت ڕشتی نەکەین ئەکرێت بەخیلی نەکەین دڵمان فراوانتر و گەورەتر بێ لانی کەم ئەگەر ئەوان بۆ نەکرا قسەی خۆش احترام لە خەڵکی بەدەمەوە بوونیان دوعای خێر بۆکردنیان وا دەزانمە ئەوە کە پێویستە لەسەر ئینسانی موسڵمان و هەر لە موسڵمانش ئەوە چاوەڕوان دەکرێت ئێمە ئەگەر بینە سەر بەڕاستی حقیقەتی هاوکاریکردن ئێمە ئەتوانین بڵین هاوکاری تەنها مادی نییە لەوانەیە کە ئەوە یەکسەر باسەکەی ئەوەی بێتەوە بزێن و مێشک و خەیاڵ کە هاوکاریەکە تەنها هاوکاری مادیە زۆر جار هاوکاری بە مادە نیە یعنی بۆ نمونە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم الکەلیمەۃ الطیبەۃ صەدەقە تەبەسمک فی وجهی ئەخیک صەدەقە یعنی تۆ لەگەڵ کەسێکا کە بۆ نمونە کەسێکی غەمبار ئەچی بۆ لای سەردانیەکەی دڵدانەوەی ئەەکەی ئەمە خۆی بخۆی هاوکاریە کەسێکی نەخۆش سەردانێکی هاوکاریە ینی بەیەکۆبوونە بەڕاستی یعنی ئەتوانین بڵین ینی تەنها هاوکاریکردن تەنها لە مادیاتان نییە بەڵکو لایەنە معنەویەکەشی بە هەمان شێوە کابرا کەسی وامان هەیە توانای ئەوەی نییە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی ئێوە ناتوان بە هەموو کەس بە یارمەتی مادیەکانتان هەموو کەس بگرێتەوە بەڵام لەم ڕوانەی ترەوە ئەتوانی بۆ نمونە کابرا عیلمێکی زانیاری کێ بەیکی بگەێنێ وەزیفەیەکە کابراکە تازە چۆ کەسێک تازە چۆتە وەزیفەیەک و پێویستی بە معلومات هەیە تۆ بەخیلی نەکەی بیگەێنی پێی معلوماتی فێر بکەی کەسێک لە ئێوە بۆ هاتووە کامێرەمانیەکە تۆ فێری ئەوەی بکەی کە تۆ چۆن تەسویرەکە هەموو بۆ خۆی یەکێک یانی هاوکاری بەڕاستی یەکیتر پێویستی بە هەر شتێک لە بوارەکانی ژیان پێویستمان بۆ هەی هەمومان هاوکاری یەکتربین لە هەموو شتێکە یعنی هەتا ئیمامێکی مزگەوت یعنی خەتیبێک کەسێک لە ناو مزگەوت تا دێت پێڵە مامۆستاگەر وتارەکەت ئەم جمعەیە باسی ئەوە بێ ئەمە خۆی بۆ خۆی جانی هاوکاری و ینی ئەوێ بە ڕەحمی سەدر وەریگری زۆر جوانە زۆر دەستی خۆش بێ یان ئەگەر ئەمە نەکردایە باشتر بوو ئەمە نەڵی باشترە ئەمە بڵی باشترە یا ئەمە بکەی باشتر هەموو پێم وایە لە هەموو بوارەکانە هەر هەمومان پێویستمان بە یەکتری هەیە کێکتی تەواو بکەین لە بواری هاوکاریە والله ئێمە ئامۆژگاریمان بۆ تاکەکانی کۆمەڵگای ئەمڕۆ ئێمە بەڕاستی ئێمە لەخوا بە زیاد بێ ئەڵێن بەعام باسی لەوە ناکەن زروفێکی ئیسراری هاتوێ بەسەر هەرێمی ئێمە و خەڵکی ئێمەدا ئێستا بەعام خەڵکی ئێمە با بڵێن ڕەفاهێت و ژیانێکی خۆشیان پێوە دەرەکەوێت کە ئەتوانین بڵێن لە ساڵانی پێشوە نەبووە اینجا لەگەڵ ئەوە یەکەم شتێک کە ئەمڕۆ ئێمە پێویستمان پێێتی لە بواری هاوکاری یەکتریە هاوکاری یەکتری بکەین بەڕاستی بۆ سەر ڕێگەی ڕاست و بۆ سەر مەسلەی دینداری و ئەمانە پێش هەموو شتێک یعنی تەوسیە بەخێر بکەین بۆ یەکتری وەسەد بە ئامۆژگاری بۆ خۆمان و بۆ خەڵکی اینجا دوای ئەوەش لە زروفا لەم سەردەمانەدا کە هاتوو خەڵکانێکە بینین مەسەلا پێویستیان بە هاوکاری ئێمە هەیە مادیێنیش ئەویشە شتێکی باشە بەڵام ئێمە ئەڵێن پێشتر لە هاوکاری مادیەکە هاوکاری معنەویەکە بەڕاستی گرنگترە چونکە ئەگەر هاوکاری معنەویەکە لە بینی خۆمانە ئەو با بڵێن زاهێرەمان ئەو دیاردەیەمان توانیمان لە خۆمانە بەرجەستەیکەین ئەتوانین ئەوەش پاڵنەرێک بێ بۆ ئەوی مادیەکەش بتوانین یارمەتی یەکتری بین پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکدا ئەفەرمێ من پێم خۆشە مەسەلە هەر وەک ئەوەی کە جەنابەت فەرموو من پێم خۆشە دەستی کوێرە بگرم لە جادەیە بیپەڕێنمەوە کەسێک حاجەیەکی هەبێ بۆی جێبەجێ بکەم کەسێک مشکلەیەکی بۆی حەل بکەم ئەفەرمێ من ئەمەم پێ خۆشتر لە ئیعتیکافکردن لە مزگەوتەکەی خۆمە یەک دانەمانگ یعنی هاوکاریکردنی یەک نەفەرکەوە پێویستی بە ئێمە بێت هاوکاری بکەین ئێمە دەستی بگرین لە یەک دانەمانگ ئیعتیکاف لە لای خوای گەورە پەروەردگار ئەجی زیاترە نەسی فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم والله ئامۆژگاریمان بۆ براو خوشکانی بەڕێز ئەوەیە لەم کاتی قەیرانەدا لەم کاتی بێموچەیی و بێکاریەدا زیاتر لە جاران یارمەتی برا مسلمانەکەیان بدەن بەتایبەت لە مانگی ڕەمەزانە کە مانگی خێرە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە مانگی ڕەمەزان زیاتر لە کاتەکانی تر خێری کردووە وەک وەسفی پێغەمبەر بەوە ئەکەن کە لە مانگی ڕەمەزانە وەکو چۆن بایەک چەند بە خێرایی و بە تیژی ئەهات و ئەڕۆی ئاوا پێغەمبەر ئەی بەخشی
بە هەر کەسێک کە احتیاجی هەبوو بێ و حتا بەوانەیشی کە احتیاجی نەبوو بێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام یارمەتی داون. عەبدوڵای کوڕی سەلام فەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ یەکەم قسەیە کە گوێم لە پێغەمبەر بوو لە شاری مدینە کە تەشریفی برد بۆ شاری مدینە یەکەم شتێک فەرمووی ئەفشوا السەلامە و ئەطعیموا الطعام، سڵاو لە یەکتری بکەن و خواردن بدەن بە یەکتری. ئەم خواردندانە تەنها بۆ فەقیر نییە، حتا بۆ دەوڵەمەندیش ئەگەر کەسێک دعوەتێکی برا مسلمانەکەی بکە، ئەگەر کەسێک خواردن با بە برا مسلمانەکەی ئەگەر پێویستیشی پێ نەبێ لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلام و هەر پاداشتی ئەدرێتەوە هەر بە ئەجر و پاداش بۆ ئێنووسێت. جای ئەوە ئەگەر ئەو کەسە فەقیر بێ، ئەگەر نەدار بێ، ئەگەر ژەمە خواردنێکی نەبێ، تۆ چۆن ئێواران پێت خۆشە سفرە خوانەکەی خۆت ڕازاوە بێ، خواردنی خۆشت لەبەردەستا بێ، چەند سەعات بە ڕۆژوو بوویت برسیتە، زۆر براو خوشکی تۆ هەیە 12 مانگە بەو شێوەیە ئاوا برسیە ناڕەحەتە، سفرە خوانەکەی هیچی لەسەر نییە. بۆیە تۆی مسلمان ئەگەر پێت خۆشە بەقەت ئەجر و پاداشتەکەی ئەوت بۆ بنووسرێ، یارمەتی بدە سفرە و خوانەکەی ئەویش ئاوادان بکەرەوە. وەک پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی هەر کەسێک سفرە خوانی ڕۆژوانێک یان ڕۆژوویەک بە ڕۆژوانێک بشکێنێ و خواردنێکی بۆ ئامادە بکە بە ئەجر و پاداشتی ئەو ڕۆژوانە بۆ ئەنووسرێ. عەرزم کردن لە بواری مادیە ئێستا خەڵک زۆر پێویستی پێیەتی و جگە لە بواری مادیش لە بواری دڵدانەوە و دڵخۆشیدانەوەش ئەویش هەر پێویستمان پێیەتی. مەرجنیە ئەو کەسێک کە تۆ خێرێکی لەگەڵا ئەەکەی یارمەتیەکی ئەدەی تەنها مادی بێ، لەوانە بە قسەیەکی خۆش ئەچی سەردانی نەخۆشێک ئەەکەی فێری ئەو سەبر و ئارامیەی ئەەکەی مەسەلەن ئەو ئەجر و پاداشتی کە بۆ ئینسانی نەخۆش هەیە بیری ئەهێنیتەوە یان دڵخۆشیەکی ئەەکەی ئەمە ئەجر و پاداشتە بێگومان. بە هەر شێوەیەک ئەو بەرامبەرت پێویستی بە تۆ بوو بەو شێوەیە یارمەتی بدەیت، دڵخۆشی بکەی، بە هەر شێوازێک بێ بێگومان بەلای خۆی پەروەردگار ئەجر و پاداشت بۆنووس. یعنی هەست ئەەکەم یعنی وەکو لە سەرتا شەوتم لە هەموو بوارەکانە ئێمە پێویستمان بە هاوکاری و بەدەمەوە یەکبوونی یەکتر هەیە، چ لە بواری معنەوی چ لە بواری مادی. بە تایبەتی ئێستا حالیان لەم وەزعە لەم زروفە ئەمڕۆ کە ئێمە قسەی لێ یەکەین لە هەردوو بوارەکە زۆرە ضرورە. لە بواری بەدەمەوە یەکبوونی برایەتی و خۆشەویستی و کەسایەتی و بە دەرنانی حقد و غەل و بغز و جینە و گەڕاندنەوەی گیانی هاوکاری و تەبایی و خۆشەویستی و محەبەت ئەمە زۆر ضرورە. پێم وایە ئەگەر ئەمە هەبێ ئۆتۆماتیکیان خاڵی دووەمیش ئێتە دی کە هاوکاری مادیە. ئەوەی ئەمڕۆ کە ئەم وەزعەتی کەوتوین هەر لە مەسائلی سیاسیەکانمانەوە ئەحزابی سیاسی و حکومڕانیمانەوە ئەم گیانی هاوکاری و تەبایی و خۆشەویستی و بەدەمەوە یەکبوون و دەستبار بۆ یەکگرتنە کزە تا ئەگاتە خوارەوە هەرچەند لە تەسەورەکەم لە ئاسی خوارەوە باشتر بێ، بۆیە نەتیجەکەی گەشتوتە. بەڵام ئەگەر ئێمە لە بواری وەڵام بۆ پرسیارەکەی جەنابەت پێویستە لە هەردوو بوارەکە معنەوی مادی هاوکاری یەک بین. ئەگەر ئێمە هاوکاری یەک بووین لە بواری معنەویە بۆ نمونە یەکمان خۆشویست بەدەم یەکەوە بووین، لە خەمی یەکا بووین، لە خەمی حرمەت و ڕێزی یەکا بووین، لە خەمی دڵخۆشکردنی یەکترا بووین، چارەسەرکردنی مشکلی یەکا بووین، هەم وڵاتیشمان نەئەگەشتە ئەم ئاستە، هەم مشکلەی کۆمەڵایەتیشمان کەمە بێتەوە. کاتێ من بزانم دراوسەیەکم، خزمێکم، دۆستێک، هەر کەسێک هەیە کێشەیەکی هەیە لە بواری معنەویە، مەسەلەن کێشەیەکی کۆمەڵایەتی هەیە، کێشەیەکی شخصی هەیە، هەر کێشەیەکی تریە کاتێ من ئەڕۆم بەدەمیەوە بۆی جێبەجێیەکەم، ئەزانی چ باڵێکی ڕەحمە دەڕژێ بەسەر کۆمەلگا، ئەو کۆمەلگە چەندێ هەست بە ئاسوودەیی و برایەتی و خۆشەویستی و کەسایەتیەکە و وەخوای گەورەش چۆن فەزڵ و بەرەکەتی خۆی ئەڕژێنێت بەسەریا. لە بواری معنەویشدا بەڕێز لە بواری مادیشدا لە ڕاستیە ئەمڕۆ زۆر ضرورە ئاگامان لە یەک بێ، بەدەم یەکەوە بین، هاوکاری یەک بکەین، بە تایبەتی ئەو زروفونا لەبارە نەخوازراوە کە هاتۆ بەسەر میلەتەکەمانە ئەمڕۆ نەبوونی بووجە و موچە و کار و کاسپی و بازار سست بووە. بۆیە زۆر ضرورە بە تایبەتی ئەوانەی کە لەم ڕۆژگارەدا خوا پێداون، خوای گەورە دەروی لێکردوونەتەوە شتێکی پێداون، ئەبێ زیاتر لە جاران ئەوان هاوکاری و بەدەمەوە بوون و تەعاون بکەن لەگەڵ کەم دەست و نەبوون و نەدارەکانە. ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمی ئەحەب الأعمال، یعنی تەسەور کە ئێمە زۆر جار وا ئەزانین هەر نوێژ و ڕۆژوو گرتن و نوێژی و سنەت و کۆمەڵە لەو بابەتانە یعنی هەر خێرن، هەر چاکن، یعنی هەر زیاتر ئیهتیمام بەوە ئەدەین. لە کاتێک ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمی ئەحەب الأعمال إلى الله،
ئەفەرمێ شیرینکردترین کردەوە لای خوا ئەوەیە دڵی مسلمانێ خۆشکی جاخۆ ممکنە دڵخۆشکردنی ئەم مسلمانە هەر بە سەردانێکی وێ ممکنە دڵخۆشکردنی ئەم مسلمانە ئەوەیە کە دڵی تەنگە نەخۆشیێکی ڕۆی سەری لێ ئەدەی دڵی تەنگە ڕۆی دڵخۆشیە دەیتەوە مشکلەیەکی هەیە ڕۆی چارەسەرێکی بۆکەی ژن و مێردێکن قسەیەک خێرە خەیتە بەینیانە هەرکی هینێکی تر یا لە بواری مادیە ئەڕۆی نەبوونن باشە چەند کیلۆ برنج و گۆشت و خواردن و پێداویستێکیان بۆ دابینەکەی دڵخۆشیانەکەی ئەمە خۆشەویستترین و شتیترین کردەوەی لای خوا بۆیە لە ڕاستیە پێویستە لەم ڕۆژگارە لە بواری هاوکاری یەکتریا چ بواری مادیەکەی بە چ بواری معنەویەکەی بێ زۆر بەدەم یەکەوە بین و بە تایبەتی بواری مادی ئەمڕۆ زۆر زەرورە ڕەمەزانە فرسەتێکی پیرۆزە بۆ خوا پێداوەکان لە خەمی یەکا بین بەدەم یەکەوە بین کار ئاسانی بۆ یە بکەین سفرەکەی خۆمان پڕە ئاگامان لە سفرەی دراوسێ و خزم و کەس و کارەکەشمان بێ بزانین معاناتی خەڵکی تیە دراوسەکانمان خزمەکانمان کێشەیان چییە مشکلیان چییە بوونیان نەبوونیان هاوکاریەک بکەین ئەگەر ئێمە هاوکاریەکمان کرد بێشک بین لەوەی خوۆش دەروش لە وڵاتمانەکاتەوە لە خۆمانەکاتەوە ئەو کاتە یەک پارچە وڵاتمان بەرەو خێر و خۆشی و ڕەحمەت و بەرەکەت دەڕوا خوای گەورە فەزڵی خۆی زیاتر خاتە سەرمانە.